بەناوی خی گەورە میهرەبان دوای ئەوەی زانیاریمان پێگەیشت کە دراوی ساختە لە بازارەکانی سۆران مامەڵی پێکراوە دەست بەجێ بەڕێوەبەرایەتی پۆلیس سۆران بەشی نەهێشتنی تاوانی سۆران ڕاستپارت بۆ ئەمەرکە خۆشبەختانە بەشی نەهێشتنی تاوان ئەفسەران و کارمەندانیان خستونەتە حاڵەتی ئامادەباشی بۆ ئەم مەبەستە لەلایەن بەڕێوەبەری بەشی نەهێشتنی تاوان و ئەفسەران و کارمەندان دوای کۆکردنەوەی زانیاری تەواو بە کەمترین ماوە توانرا کەسێک وەک گومانلێکراو دەستگیر بکرێت. دوای لێکۆڵینەوەکردن لەگەڵی توانرا بگەین بە کەسانی تر تۆمەتباری تر کە دەستیان هەبووە لەم حاڵەتە. ئەوە بوو 5 تۆمەتباری تر بە بڕیاری بەڕێزی دادوەری لێکۆڵینەوە دەستگیرکران کە ژمارەیان 6 تۆمەتبارە دانیان نا بە تاوانەکانیان و ئێستا بەپێی مادەی 281 لە یاسای سزادانی عراقی لەلای ئێمە بەندکراون و ئەو دراوەی کە ساختەیان کردووە لە وڵاتێکی هاوسێمان هێناوتیان بۆ ناو سۆران بەڵام پێش ئەوەی بکەوێتە ناو بازارەکان دەستی بەسەر داگیراو لەلایەن تیمەکانمان لە بەشی نەهێشتنی تاوانی سۆران و تۆمەتبارەکان تەمەنیان لە نێوان 25 هەتا 35 ساڵیە واتە تەمەنی یاساییان تەواو کردووە و ئەم کارەشیان بۆ ئەوە بۆ بتوانن بازارەکانی سۆران استقلال بکەن بۆ مەبەستەکانیان بتوان بەڵام لێرەوە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە هاوشارانمان دڵنیا دەکەینەوە پۆلیسی سۆران بەشی نەهێشتنی تاوان هەموو کات لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ هەر حاڵەتێک هاوڵاتیانمان دڵنیا دەکەینەوە لە هەر حاڵەتێکی نەخوازرا و هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین بە کەمترین ماوە تۆمەتباران دەژیر و کە ڕوبەڕووی یاسایان بکەین.